زیاتر لە 4 سەعات دەبێت لە نۆرەی بەنزینخانە بوەستی تا 36 لتر بەنزینی عێراقی بەدەستدێنی. دیمەنی وەستانی شۆفێرانی سنووری برادۆستە. لە تەواوی ئەم ناوچەیە تەنها لە یەک بەنزینخانە بەنزینی عێراقی بەسەر شۆفێران دابەش دەکرێت. لە سەعات 6 سبیانەوە هاتیمە. جارا دیکەش هاتم زۆر لێرە بم دیسا سڕم نەگەیشتوێ ئەوڕۆ لە تووچی گوت لە ترسا سەعات 6 سبیانێ هاتیمە بەوەی سڕم بگەتێ. بەس ئێستا زۆر باشە لەبەرەوەی قانونی جوان زۆر جوانەندانە کە هەر سایقی بای 25 زاری بدەنێ کەواتە کەس مەغدور نابیت و ئیشەڵا بەردەوامیش دەبی. بەس هیوادارم لە دام و دەستگاکان کە بکرێتە سەعات 8 یان 7:30 لەبەرەوەی تا سەعات 9 ڕاوەستین چمانایەکی نییە. وەکو بەشی ناکە لەبەرەوەی من ڕێم دوورە سەفەرم زۆرن بەشم ناکە بەس هەر نەبی لایەکیش پڕەکەتەوە. بەس داواکاریەکەین زیاترن یارمەتی بدەن و وەکو زیاتریش یارمەتی قوتابیان بدەن. قوتابی هەیە 3 مانگە پارەی نەدا لە بێپارەیە. ئەمە بەنزینخانەی مجێسەرە. هەفتانە یەکجار بەنزینی عێراقی پێدەدرێت. لێرە ڕۆژانە لە سەعات 8:30 بەیانی تا سەعات 5 ئێوارە بەنزین دابەش دەکرێت. ئەمە شوای کردووە بۆ ماوەیەکی زۆر شۆفێران لە نۆرەی وەرگرتنی بەنزین ڕابوەستن. هەفتانە 36,000 لتر بنزین لۆ بنزینخانەی مەدێت بە بڕی 25,000 هەر سیارەیەکیش هەرچەندە کەمیشە لۆ تونشی خەڵکی دەشتە هێرتێ هەیە لە گوندی دوور دۆڕادێن بە 25,000 لەوان کەمی بە سیارەکە زۆرن و بنزینی شکمە ئێجا ئەگەر لەوان زیادکەن و باشترە بوو. هەفتانە بۆ تەواوی سنووری برادۆست بڕی 36,000 لتر بەنزینی عێراقی دابین کراوە. بۆ هەر ئۆتۆمبیلێکیش بە بڕی 25,000 دینار هەفتانە یەکجار بەنزینی پێدەدرێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.